بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەیەک هەر چەند ساڵ جارێک حیزبێکی نوێی لێ دەبێتەوە. بزوتنەوەی ئیسلامی کوردستان بزوتنەوەی دایک. کێشە و ناکۆکیەکانی نێو بزوتنەوەی ئیسلامی بەردەوامە. چیرۆکی ناکۆکیەکەی نێو بزوتنەوەی ئیسلامی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1999 کە ئەو کات بزوتنەوە لەگەڵ بزوتنەوەی ڕاپەڕین ئیسلامیدا کە مەلا سیدیق عەبدولعەزیز سەرکردایەتی دەکرد یەکیان گرت و بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیان ڕاگەیاند، بەڵام ئەم یەکبوونە زۆری نەخایاند و بە سەرەتایەک بۆ جیابوونەوەی سەرکردە بەهێزەکانی ناو حیزبە ئیسلامیەکە. ئەم جیابوونەوە و پەرتەوازەیەش بەردەوام بوو تا دووەهەمین کۆنگرەی حیزبەکە لە نێوان دوو سەرکردەی دیاری بزوتنەوە کە ئەوانیش عیرفان عەبدولعەزیز و کامیلی حاجی عەلی بوون. ناکۆکیان نوێیەکەش بەم جۆرە بوو. کاتێک عیرفان عەبدولعەزیز ماوەی یاسای خۆی تەواو کردو پەیڕە و ڕێگی بە درێژکردنەوەی ماوە کاندیدکردنەوە نەدەدا. کامیلی حاجی عەلی خۆی کاندید کرد، بەڵام لە کۆنگرەدا نەیتوانی و ژمارە دەنگە بەدەست بێنێت کە بۆ بوونە ڕابەر پێویست بوو. ئەوەش لە کاتێکدایە کە بە تەنها خۆی کاندید بوو، هیچ ڕکابەرێکی نەبوو. بەر لە ساڵێک لە 2 دەی 2022 لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا کامیلی حاجی عەلی کە ژمارەێک لە ئەندامانی و حیزبەی ئامادە بوون خۆی بە ڕابەری بزوتنەوەی ئیسلامی کوردستان ناساند و سەرجەم گۆڕانکاریەکانی ناو کۆنگرەی 12ی ڕەت کردەوە کە لە 5 شوباتی 2022 بەڕێوە چوو. ناوبراو گوتی لە کۆنگرەدا و تاکە کاندیدی ڕابەری گشتی بزوتنەوە بووە کەچی دوور لە کاری دامەزراوی و پەیڕەوی ئەو بەڕابەری حیزبەکە هەڵنەبژێراوە. ئەمە سەرەتای لێکترازانی بزوتنەوەی ئیسلامی بوو بۆ دوو باڵ، یەکێکیان بەڕابەرایەتی عیرفان عەلی عەبدولعەزیز، ئەوەی تر بەڕابەرایەتی کامیلی حاجی عەلی، هەردووکیان بە ناوی هەمان حیزب و لەژێر هەمان ئاڵادا بانگشەی شەرعیەت و ڕابەرایەتیان دەکرد. لە ماوەی ساڵێکدا کێشمەکێشمی هەردوو باڵەکە لە ڕێگەی دانوستان و یاساوی یەکلایی نەبووە. هەرچەندە باڵی کامیلی حاجی عەلی لە ئایاری 2023 بڕیاریاندا لە سلێمانی کۆنگرە ببەستن، بەڵام ڕێگەیان پێنەدرا و دوجار لە باخچەیە کۆبوونەوە و بەیعەتیان بە کامیلی حاجی عەلیدا وەک ڕابەری بزوتنەوە. ئەمەش هیچ بنەمایەکی یاسایی نەبوو لەلایەن هیچ دامەزراوەیەکی یاساییەوە، بەتایبەتیش کۆمسیۆن زانی پێدانەنرا. هێندەی کەفوکوڵێکی ڕاگەیاندن بوو، هێندە یاسایی نەبوو. وی دوجار بە بڕیاری کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکان هەردوو باڵەکەی بزوتنەوە پابندکران بە بەستنی کۆنگرەی دامەدراندن با بەشداری هەردوو باڵەکە پێکەوە. دوای 3 جار دانوستان دوجار ڕێکەوتی 30 2023 بۆ بەستنی کۆنگرا دیاری کرا با بڕیاری کۆمسیۆن ئەو 2000 ناوەی کە ساڵی 2016 لەلایەن ئەو حیزبا ڕادەستی کۆمسیۆن کراوە بۆ وەرگرتنی مۆڵەت کرایە بنەما بۆ مافی بەشداربوون. بە پێی ڕێنماییەکانی فەرمانگەی پارت و ڕێکخراوە سیاسیەکانی سەر بە کۆمسیۆن بەشداری 1150 کەس لەو ناوانە کۆنگرە شەرعیەتی هەیە، بەڵام لە ڕۆژی دیاریکراودا کەمتر لەو ڕێژەیە لە هۆڵی کۆنگرە لە سلێمانی ئامادە بوون. بەمەش با بڕیاری کۆمسیۆن کۆنگرە نەبەسترا و مۆڵەتی 10 ڕۆژ درایە هەردوو باڵەکە تا لەسەر ڕۆژێک ڕێک بکەون بۆ بەستنی کۆنگرە. لەم گەڕەشدا ئامادەبوونی 250 کەس بەرەو ژوور لە هەردوو باڵەکە شەرعیەت دەدات بە بەستنی کۆنگرە. دوا پەیامی بەر لە کۆنگرە. محەممەد بازیانی وتەبێژی بزوتنەوەی باڵی کامیلی حاجی عەلی ڕۆژی 29 2023 لە هەژماری خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوک نووسی: ئێمە وەک ئەنجومەنی شورای بزوتنەوەی ئیسلامی و ڕابەرەکەمان کاک حاجی کامیل هەموو هۆکارەکانمان پیادە کردووە بۆ سەرکەوتن لە کۆنگرەی 12ی بزوتنەوەی ئیسلامی. تەنها کارێک ماوە، دواپاڕانەوە لە خوای گەورە کە پشتیوانمان بێت و سەرکەوتنمان پێ ببەخشێت. ئەمە ڕۆژ عیرفان عەلی عەبدولعەزیز لە تۆمارێکی ڤیدیۆیدا داوای لە ئەندامانی بزوتنەوە کرد باوکروتینەوە بەشداری کۆنگرە بکەن. ئەو کات داوای لێبوردنی لەو ئەندامانەش کرد کە ناویان لە لیستەکەدا نییە و بەهۆی ڕێکارەکانی کۆمسیۆن ناتوانن بەشداری کۆنگرە بکەن. ئۆڵی کۆنگرە و قوڵبوونەوەی ململانەکان محەممەد بازیانی وتەبێژی بزوتنەوەی باڵی کامیلی حاجی عەلی ڕۆژی 30 2023 لە بەردەم هۆڵی کۆنگرە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند 1070 کەس لە ناوی هۆڵی کۆنگرەدان بە پێی یاسای کۆمسیۆن دەبێت لە نیوە زیاتر ئامادە بن بۆیە ڕێژەی یاسایی تەواو نەبوو کۆنگرە ناکرێت. ناوبراو تۆمەتی زیادکردنی ناویدایە پاڵباڵی عیرفانی عەلی عەبدولعەزیز، بەڵام عەبدوڵڵا وەرچی وتەبێژی بزوتنەوەی باڵی عیرفان عەلی عەبدولعەزیز گوتیە و ناوانی زیادکراون ئەندامانی سەرکردایەتی، ئەندامی مەکتەبەکان و ئەندامی مەڵبەند و کادری پێشکەوتی بزوتنەوەی ئیسلامی ناویان لە لیستەکە نەبووە. 4 مانگ پێش ئێستا پێشکەش بە کۆمسیۆن کراون و ناوەکان بەڕێکاری یاسایی لە کۆمسیۆندا تێپەڕیون، چونکە ئەو لیستە 6 ساڵ پێش ئێستا پێشکەش بە کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق کراوە. دوای شکستی بەستنی کۆنگرە سوشیال میدیای باڵی کامیلی حاجی عەلی بڵاویان کردەوە کە ئەوان بایکۆتی کۆنگرەیان کردووە چونکە باڵی عیرفان عەلی عەبدولعەزیز خەڵکیان بە نایاسایی هێناوتە ناو کۆنگرە. بە گوێرەی زانیاریەکان باڵی عیرفان عەلی عەبدولعەزیز ئامادەکاری پێشوەختیان کردبوو بۆ کۆنگرە. ئەوانش کە چوو بوونە ناو هۆڵی کۆنگرە زۆرینەی سەر بەو باڵە بوون.
باڵی کامیلی حاجی عەلی هەرچەندە وایان ڕاگەیاند ئەمە دەسازی تەواویان کردووە، بەڵام لەبەردەم هۆڵی کۆنگرا ئەندامانی خۆیان ڕاگرت بچنە ناو هۆڵی کۆنگرا تا ژمارە یاسایی تەواو نەبێت. ئەوان مەبەستیان بوو بەستنی کۆنگرا پاک بخەن، چونکە دڵنیا بوون لەگەڵ تەواوبوونی ڕێژەی یاسایی لە گەڕی یەکەمدا شکست دەهێنن. لە چاوەڕوانی گەڕی دووەمی کۆنگرەدا دوای دواخستنی کۆنگرا، عیرفان عەلی عەبدولعەزیز لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەنووسان ڕایگەیاند کۆمسیۆن پێیان ڕاگەیاندوین ئەمڕۆ 30 2023 ژمارەی وانی هاتبوونە ناو هۆڵی کۆنگرا 7 کەسی کەمتر بوو لە ژمارەی پێویست کە دەبوو 150 کەس ئامادە بێت، بۆیە دەبێت لە ماوەی 10 ڕۆژدا کۆنگرە بکەین و بە پێی ڕێنمای کۆمسیۆن بۆ گەڕی نوێ لە 250 کەس بەرەو ژوور ئامادە بێت دەتوانرێت کۆنگرەکە بکرێت. وەک توانجێکیش بۆ محەممەد بازیانی وتەبێژی باڵی کامیلی حاجی عەلی گوتی ئەو کەسە نەقنچکی سیرە نەسەلکی پیازە. لە بەرامبەردا شورای بزوتنەوەی ئیسلامی باڵی کامیلی حاجی عەلی لە بەیاننامەیەکدا ڕۆژی 30 2023 باڵی عیرفان عەلی عەبدولعەزیز بە چەندین فروقات تۆمەتبار کرد. هەروەک لە بەشێکی بەیاننامەکەدا هاتووە بزوتنەوەی ئیسلامی بەرهەمی خوێن وارەق و خەبات و جیهادی دەیان ساڵی هەزاران ڕۆڵی بامەکی ئیسلام و کوردستانە، بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو لاواسی و بچووک بوونەوە دەبرێت، بە تایبەت لەلایەن کوڕ و منداڵەکانی مامۆستا مەلا عەلی ڕەحمەتی. هەموو باڵی شکست و دۆڕان و دواکەوتنەکان لە ئەستۆی ئەوەندایە کە بزوتنەوەکەیان کردووەتە قوربانی پۆست، کورسی، دەسەڵات، پۆڕکاری و مل نادەن بۆ حەق و پابەند نابن بە یاسا و ڕێسا و حیزبەکان. بەڵام هەرزوو دوای تەنها 4 ڕۆژ لە 30 2023 لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا دیسان محەممەد بازیانی بەیانێکی پێشکەش کرد، بەڵام ئەم جارە بۆ بەشداری نا، بەڵکو بۆ جیابوونەوە لە بزوتنەوە دەڵێت نەیانتوانیوە بگەنە ڕێکەوتن، بۆیە بڕیاریان داوە بەشداری و کۆنگرێ نەکەن کە بزوتنەوە ئەنجامی دەدات. ئەمەژەی بۆش کرد لەمڕۆوە هیچ پەیوەندیەکمان بە بزوتنەوەی ئیسلامی نابێت و حیزبێکی نوێ ڕادەگەێنین بە ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی، وتیشی بەم نزیکانە ڕێکارە یاساییەکان بۆ دروستکردنی حیزبەکە تاو دەکەین و پێشکەشی کۆمسیۆنی دەکەین و لە کەرنەڤاڵێکی گەورەدا بزوتنەوەکە ڕادەگەێنین. بزوتنەوەی ئیسلامی کوردستان یاخود بزوتنەوەی ئیسلامی دایک لە ساڵی 1970 لەلایەن کۆمەڵێک پیاوی ئاینی بەسەرکردایەتی مەلا عوسمان عەبدولعەزیز لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگەیەندرا. بزوتنەوە یەکەم حیزبی ئیسلامی چەکدارەکە لە کوردستانی عێراقدا ئامۆژرا و بە فەرمی ڕاگەیەندراوە. پێشتر پەیوەندی ئیسلامی بەسەرکردایەتی شێخ محەممەد بەرزنجی هەبووە کە لە سەرەتای هێشتاکان دروست بووە، پاشان هاتوونەتە نێو بزوتنەوە. لەگەڵ بزوتنەوەی ڕاپەڕین یەکیان گرتەوە کە مەلا سەدیق سەرکردایەتی دەکرد و بزوتنەوەی یەکبوونیان ڕاگەیاند، بەڵام زۆری نەخایەند کە ئەم یەکبوونە و بەهۆی دابەشبوونی بزوتنەوە بۆ 3 پارتی ئیسلامی. بزوتنەوە بۆیە پێی دەگوترێت حیزبی دایک چونکە چەندین حیزبی ئیسلامی دیکەی لێ دروست بووە، لە نمونەی کۆمەڵی ئیسلامی بەسەرکردایەتی مامۆستا عەلی باپیر، جندول ئیسلام بەسەرکردایەتی ئەبوو عەبدوڵڵای شافعی، باڵی ئیسلاح بەسەرکردایەتی مەلا کرێکار کە دواتر یەکیان گرت و ئەنسارول ئیسلامیان لێ دروست کرد بەسەرکردایەتی مەلا کرێکار. و جارێکی تر لەسەر دەستی کامیلی حاجی عەلی بزوتنەوەی ئیسلامی باڵێکی تری لێجیا بوو و حیزبێکی نوێیان دامەزران بە ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی. دوای هەرجیابوونەوەیەکیش بزوتنەوە بەرەو پاشەکشێکی زۆر ڕۆشتووە و چاوەڕوانیش دەکرێت دوای ئەم ئینشقاقە نوێیە هێندەی تر بزوتنەوە بەرەو پووکانەوە بەرێت.